باشە سڵاو ڕێز و خۆشەویستی و حرمەت بۆ هەموو لایەک ئازیزانی من. ئەم شەویش بۆ کۆمەڵی قسە و باسی ئێمە خزمەتتان هیوادارم کە بتوانم کۆمەڵی قسە و باس بکەم بەڕاستی. بەخێر بێن سەرچاو خۆشەویستان، سەرچاوان هاتن، هیوادارم کە زۆر زۆر باش بن. بەخێر بێن. ئەوە پێیجە تازەیە، یەکەم جارە ڕەنگە هەروە ئەمەوێت ڕیکۆرد کرا بۆ ئەوە نییە کە خەڵک بەشداریکایان ئەوە زۆر هین نییە، مۆزۆع نییە، چونکە پێیجێکی یەکەم جارە کەس نازانێت کە هی منە، بەڵامی تر لەوێ ڕیکۆرد دەبێت و دواییش لە شوێنانی تر بڵاویەکەمەوە هەر بۆ ئەوە دامناوە لە تیکتۆکیشەوە لەگەڵ ئێوە خۆشەویستانم. هەمووتان بەخێر بێن سەرچاوانی من، هیوادارم کە سەرحاڵ و باش بن. یەک دوو دقیقە وەسین تا بەڕێزانە کۆ بنەوە پاشان ئەچینە ناو قسە باسەکانەوە. ئازیزان، سبەی شەویش بۆ ئەم شەو لە یەک دوو بابەتی ترە لەسەر مەسەلەی ئەمەی موچە ئەوانە، لەسەر مەسەلەی کەیسی وەهاب هەڵەبجەیی کە سزادرا بە لە سێدارەدان، لەسەر دکتۆر هین مێردەکەی شاناز ناوی چیە لەتیف ئەوەی کە لە هەڵەبجە قەومانی. سبەی شەویش لە سووریا و پیا ئەڕۆین هەتاوەکو کوردستان و ئێران و ئیسرائیل و ئالەم بابەتانە. سبەی شەویش سەعاتی 10 بە کاتی ناوەندی ئەوروپا، 11 بە کاتی کوردستان لە خزمەتتانە ئەبم. ئەم ئێوارەیە بەداخەوە کە کوردۆی شاعیر گیاینە دەستدا، ڕۆحی شاد بێ. بەڵام ئەوەی کە بەلای منەوە سەیرە، بەڕاستی میدیای کوردی حرمەتم بۆ ئێوە هەیە، زۆر زۆر ڕێزم بۆتان هەیە، بەڕاستی سەخیفە میدیای کوردی، بەڕاستی بە تایبەتی میدیای سەر بە پارتی وێشێتی. نازانم ئێوە ئەو بوو ئەو نەبێ حرمەتن کاکە، ئەرە یەکێتی و پارتی ئێوە بوو ئەوەندە بێ ئەدەبن. ئێوە ئەو کوردۆ داماوە چەند ساڵە لەسەر جادایە، باش نییە دوو لە ڕووی ئێوە هەر خوێڕیەکی یەکێتی و پارتیەکەی ملیۆنێرە نەتانتوانی ماڵێکی بۆ دابینکەن، ژیانێکی بۆ دابینکەن، مانگانە موچەیەکی بدەنێ. کەچی ئێستا سەیرەکەی لە کەناڵی هەشتەکەی پاڤڵەوە و لە ئاواکەی نازانم نێچی مەسوورەوە و نازانم کێوە هەر هەمووی باسی کوردۆی داماوی شاعیرەکە. وەڵا کوردۆ مردووە وا کوڕی چاک بوو هەڵوێسی وا بوو. ئێوە یەکێتی پارتی برا ڕۆیەوە شەرەفتان نییە، باوکم بە ئەڵڵا ئێوە ئابڕوتان نییە. من حەد نازانم ئێوە چ دەعبایەکن، هەتا کابراز هیندووە زەلامتان لای لێ ناکاتەوە، یا مەرحەبایی ناکەن. یعنی یەکێتی نیشتیمانی بە تایبەتی تۆکە لە سێمانی ئەوە پارتی ڕووی ڕۆژ بێ با بڕوا بۆ لای یعنی پاڤڵ تاڵەبانی، قوبات تاڵەبانی، ئێوە شێخ ئەحمەدی نۆکان چوزانم کە بەردەستەکانیش و باخە فرۆشن بە نازانم چەند ملیۆن دۆلار. تووشدانتان نەتانەتوانی بۆ ئەو کابرایە ماڵێک دروستکەن، شوقێکی حیزی بدەنێ دوو لە ڕووی جەماعەت کە ئەوەش قساکەم شوقەیەکتان بدەیەتی هەر بۆ خۆی نەکاکە بۆ خۆی نە، حەت بوو تۆ لەم شوقات دانیشە تاوەکو ئەمری هەموو مانگێکیش 500,000 دیناری خوێڕیمان ئایە لەو هەموو پارەی کە بە تلیاک ئەهێنن، بە قاچاقشاتی ئەهێنن، بە دزی ئەیبەن، بە هەر هەموو شتێ پاشێتە بۆ ئەم دابین کردایە بەڕاستی کاک. یعنی چی تیا بوو ئەگەر ئام هەموو لە شرۆشە ئێوە سێکسی لەگەڵاکەن و ئێوە هینیانەکەن، ئێوە بەخێویانەکەن. شێخ جەعفەر تۆ شوقە داوە بەدەیان لە شرۆشتن ها بۆ سێکس. باشە ئەگەر ئەم کوردۆ داماوە شوێنێکتان بایەتی و مانگانە موچێتان بایەتی چێ دنیا کاولە بوو، دنیا وێرانە بوو بەڕاستی. ئەی باشە کە ئەوەتان نەکرد، ئێستا بۆچی باسیەکەن؟ ئێستا بۆچی هەر هەمووتان دانیشتون ئای کوڕە کوردۆ زۆر وا بوو شاعیرێکی ئەوە جاءتسم منش ئەو ڕۆژە بمرم ئەم میدیان دەستکەن بەم لاژە باشە ئارا مەحموو هەڵوێسەکەی وا بوو ئەوە کوڕە با بە تۆ تاوەکو زیندووە تۆچی احترامی بگرە تا زیندووە ژیانێکی بۆ دابینکە. باشە هەی ڕووتان ڕەش بێ لەگەڵ ئەبوو جەهلە پارتی وێکێتی. باشە کاکی ژیان اینجا ئازیزانی ئارا مەحمەد قسەکانم حەقە بۆیە ڕەقە خۆشەویستان پێیان ناخۆشە کە قسەی حەقیقەتەکەم من کاکە هەمووی پێی ناخۆشە بەستە بە تایبەتی ئەو جاژنۆکەرانی پارتی وێشێتی. باشە بەڵام بەداخەوە بەڕاستی هەر ئەوە ناڵێ میشی کە ناڵێ بۆ میلەتێکی ئاوا کە دائنیشی ئێسەیش لەسەر ئەو هەموو دز و درۆزنەیە گوێن بە ئارا مەحمەدی نەک بەدەدا. جا کەس پێنیش مردم ئەوە بوو ئینجاڵێن کۆرەکە ئاکە ئارا مەحمەد هەڵوێسی هەبوو، ئارا مەحمەد شاعیر بوو، ئارا مەحمەد ئەوە بوو ئاواژێ
ئەی نەفرەتان لێبێ اینجا ئازیزان پارتی و بنەماڵەی بازانی ئەچن بۆ لای سۆدانی یەشێتی ئەچێ بۆ لای سۆدانی یەکگرت و شلگرت و میتەکەی تورکیا ئەچێ بۆ لای سۆدانی کۆمەڵەکەی مامۆستا عەلی باپیر ئەچێ بۆ لای سۆدانی باشم شادس شاسواری خوشکی سروە ئەچێ بۆ لای سۆدانی هەموویشیان کە ێنەوە لە بەخاوە ئەڵێن دوای چوونی ئێمە بۆ لای سۆدانی بە 24 سعات یا 48 سعات موچەکە هات ئاگاتان لێخۆ هەموویان مزایدە بەسەر ئەو مۆزوعەوە کاکە هەر هەمووشیان سوور ئەزان کە درۆکەن ئەوەی بەغدایکە بەدەست خۆی نییە و بابەتەکە بەڕاستی سیاسیە باش نییە بە شەرەفتان عەزیزان ئەمە هەرێمە ئێمە هەمانە تو شەرەف ئەمە حکوومەتە ئێمە هەمانە هەر گروپێکی ساختەچی زیینووە بێتەوە بە ناوی نازانم حیزب و ئەلم بابەتانەوە چێتە بەغایەتەوە وەڵاو ئێمە موچەکەمان دابین کرد وەڵا ئەوە ئەرێ کاکە با لێرەوە بە موچە خۆران بڵێن بە هەر هەمووتان قسەی حەقیقەت لە ئارام ئەحمەد ببیستن دڵتان بە موچە قۆڕە خۆش دەبێت نازانم هاتووە یان نەهاتووە باشە ئەم جۆرە موچە ناردنە بەڕاستی شیاوی گریانە نەک دڵخۆشی جا ئەوەی کە ئەم شایەرە سیاسیانە خۆیانی پێوە بادەن پیسترین جۆری بێڕەوشتیە بەڕاستی بە پارتیەوە بە یەکێتیەوە بە شاسوارەوە بە کۆمەڵەوە بە سەلاحەدین بەهادینەوە بەڕاستی نزمترین جۆری بێڕەوشتیە کە ئەمانە دائەنیشن ئاچن بۆ بەغاوێنەوە ئەڵێن وەڵاوە ئێمە بوون بەهۆیەوە موچەکەمان هێنا کەسیشان نایەن ڕاستیەکان چونکە هەمویان پیاوی ئەمە ئەون چونکە کێشەی موچە و هەموو ئەو تەنگژانە کێشەی ئێران زائید ئەمریکایە ئەوەی بەغدا ئەوێ هەرێم ئیفلیشتر بکە ئێرانە یان تورکیایە ئەمانە یاریەکەی بەڕاستی یاریەکە ئیقلیمیە ناوچەیە بە هەمووتان بیزانن تا کێشەی ئەمریکا زائید ئێران یەکلا نەبێتەوە کێشەی بەغدا و هەرێم چارە نابێت بە موچەیشەوە هەر ماوە ئەم مۆزوعە سەرهەڵەیاتەوە خۆشەویستان ئەبێ حەشتی شعبی نەمێنێ بە نمونە ئەبێ دەستی ئێران لە بەخاو عێراق و ئەمانە کۆتا بکرێت باشە ئەمە کێشە ئەسڵەکەیە کاکەجیان عێراق و هەرێم هیچیان بەدەست نییە ئەمە نە دەوڵەتە نە تەڕەماشە عەزیزانی ئارام ئەحمەد تۆ سەیری دەوڵەتێکی ڕسوای وەکو عێراق بکەن هێشتا ناتوانێت دەرپێکەی خۆی هەڵکێشێتەوە لە شوێنەکانی دەرەوەی هەرێمە ئاڵێ زمانی کوردی و بە زانزانە ئیمتیحان بە زمانی کوردی قەدەغاکەین باشە قەدەغەیان کردووە ئەمە ڕاستە کاکەم کەچی یەکێتی و پارتی باش نییە ئەمەندە نزم و چلووکن هەرێمیان پڕ کردووە لە عەرەب بە ناوی عێراقچێتیەوە گوایە ئێمە هەمومان عێراقین باشە لە سلێمانی هەموو شوێنە خۆشەکان و ماڵەکان بەدەست عەرەبەکانەوەیە لە نازانم لە دەربەنیخان و ئەو هەروایە لەسەر ئاوەکان و شوێنی سێرانگاکان و ئەمانە هەمووی بەدەست عەرەبەکانەوەیە بەڵام حکوومەتی عێراقی کە ئێشتا هیچ نییە ئەڵێ ئەبێت زمانی کوردی قەدەغە بێ لە شوێنە ئەو شوێنانەی کە لە دەرەوەی هەرێمە بە قەولی حکوومەتی عێراقی باشە کاکە ئەمە حکوومەتەوە ڕەدەواسیە بە شەرتێکیش کاتێکە کورد لە بەغا خەریکی دەستور و نازان دروستکردنەوەی عێراق بوو کە و کاتە ئێمە ڕەخنەمان لێگرتن هەموو ئەمانەی کە ئێستا هەن بۆ نمونە کێوچێ لە بەغاقیکە قۆبچەیە فرۆشت و یەکێ بە دەستداشەیەکی قۆڕ و دانیش و نان نەبوو بیخوا و هەمووی ڕسوا دەوڵەتەکانی خلیج و ئێران و ئەمانە پاڵیان دابووە هیچیان هیچ نەبوون بەڕاستی ئێستا خۆیان کردو بەشت ئەمەیە مۆزوعەکە ئازیزانی من باش خۆشیان ئەچینەوە سەر بەزمی لەتیفە بەنداو دس لەتیفە بەنداو دس کتێبێکی بڵاو کردوتەوە کە ناوەڕۆکەکەی تەنها ئاتنی میوان و سەردانیکردنی خۆی و ئەوەی کە لەسەر فەرشی سوور ئاوا ئەڕۆی بەم لاولایە و بە پێچەوانەوە ئەڕۆیشتوم ئەم کتێبە ڕش کراوەتەوە بەم شتە هیچ و پوچانە تاوان خۆشی نەینووسیوە عەزیزان شەو دانیشتن بەدەم شەراب خواردنەوە لەگەڵ شانازان دایێنە بەڕینێک بە قەڵەم فرۆشێ قسەی کردووە بۆیان نووسیوەتەوە جا کتێبەکەیشی ناوەشی ئازیزان ناوی ناوە بەڵگەنامەکانی کۆشکی سەرۆکایەتی کۆمار سێ ئەم ناوەزە بەلاحە جا ئازیزانی ئارام ئەحمەد ئەم کتێبە شایانی ئەوەیە مناڵان میزی پێ بکەن باشە گوایە 4 ملیار دیناری تێچووە باشە 4 ملیار دیناریش ئەکاتە 4 ملیۆن دۆلار باش نییە ئەوەیە کە بەدەداچوونم کردووە شارازایان شەنوکەویان کردووە ئەوەی کە کتێب چۆن چاپەکرێت و ئەلم بابەتانە ئەڵێن ئەم کتێبە لە باشترین کەوالێت لە ناو خۆی وڵاتە 15 تا 20 ملیۆن دیناری تێچێت
خۆ ئەگەر لە دەرەوەی وڵاتە بکرێ 30 تا 35 ملیۆن بنایی تێچێت. لەتیف و شاناس بۆ ئەم کتێبە 4 ملیۆن دینار لەسەر خەڵک کەوتووە کە هەمووشی پارەکەیان دزیوە بۆ خەڵ و پارەی دزیە. کتێبەکەیش تەنها و تەنها بوو ئەوە باشە کە پاقلە فرۆش پاقلی تیا بفرۆشن بۆ مناڵان و بۆ خەڵک بکە بیخۆن. لەتیفە بەنداودەست هەمووتان بیناسن ئازیزانی ئارام ئەحمەد، ئەمە فاکتە، ئەمە قسەیەک نییە کەم بەڕاستی لەخۆوە بیکەم. کوڕی جەمالی خەزێنەیە. جەمالی خەزێنەی باوشی ئەم لەتیفە کاتی خۆی لە سلێمانی لە سەردەمی مەلیک و ئەوانەیە سەرۆکی خەزێنەی سلێمانی بووە، لەسەر دزی گیراوە بە ناو سلێمانیە گێڕاویانە وێنەکەیشی لە ڕۆژنامەی وەقایعی ئەو سەردەمانە بڵاو کراوەتەوە. هەموو ئەوانەی کە تەمەنێکیان هەیە بۆ منیان گێڕاوەتەوە ئەو ڕاستی ئەزانن کە جەمالی خەزێنە باوکی ئەم لەتیفە لەسەر دزی چۆن گیراوە، باش نییە؟ و چۆن بە شارە گێڕاویانە و چۆن ڕسوا کراوە. ئەمە بۆیە ئەمانە دزیان بە شیرەوە خواردووە. فێشکە چییە؟ ئەم مەڵاشۆیان بە شیری دزی و خیانەت بەڕاستی سواردراوە. بۆیە ئازیزانی ئارام ئەحمەد، من قسەم لە ڕووە بەڕاستی، من لە مەسائلی ڕەخنەیە باش نییە، لە مەسائلی ڕەخنەیە من دڵداری ناکەم خۆشەویستان، من ڕەحم بە هیچ کەسێ ناکەم لە واقعە، باش نییە؟ ڕەخنەی خۆم ئەگرم وەکو گوێزان، باش نییە؟ من احترام لە هیچ دزێک، لە هیچ جەدەیەک، لە هیچ خاکفرۆشێک، لە هیچ خائینێ، لە هیچ جەدەیەک بەڕاستی ناگرم و نەمگرتۆ و نایگرم. باشە لەتیف ئەگەر تۆزی ئابڕووی هەبوایە نەئەچوو بۆ شاری هەڵەبجە خۆی بکا بە مەزەی هەموو کورد کە هەموو کورد پێی ڕابێ بەڕاستی 4 ملیۆن دۆلارەکەی بدایە بە خەڵکی هەژاری هەڵەبجە باشترین کاریە کرد، باش نییە؟ ئەگەر ئەوەی کردایە. بەڵام لەتیف و شاناس لەو کتێبە زێرابەی شا بەڕاستی تەنها و تەنها دزیان کردووە. کاتێکیش لە هەڵەبجە قسەکانی کرد لەو کاتەوە دار و بە پێڕابێرن بە لەتیف. ئازیزانی ئارام ئەحمەد، دار و بە پێڕابێرن. جا بۆیە لەتیف لای خۆی بڵێ 16 ئازیزان ئەڵێ لاخۆ بڵێ 16 ئەڵێ 16 باش نییە؟ جا لە شاکارەکەیشە ئەڵێ بڕوا ناکەم ڕۆژێ هەبێ بیرم لە کاسە هەڵجە نەکرد بێتەوە. خوا قەسەم درووەکەیت یاخوا ئەو ڕوو ڕەشکە وەکو بنی مەنجەڵی لادێ بەخۆ ئەگەر تۆ لە ژیان تا بیری هەڵجە کرد بێتەوە، باش نییە؟ خۆ تۆ شانازی کچی شانازی ژنێ عەفو بەدەیان ملیۆن دۆلارتان دزیوە، تۆ بیری هەڵجە کردووە ها؟ یان ئەیوە چی؟ کورە وەرە بمکوژن، وەرە بمکوژن. ئەوێ پیلانم هەیە سەلام لە دۆستان و برادەرانم بکەم. تو شەرەف عەزیزان، سەلامکردن لە خەڵک پیلانی ئەوێ ڕۆژانە دەیان کە سەلامی لێ یەکەم بەبێ هیچ پیلانێ بەڕاستی بەلا مەڕەنە چۆنی کاگەڕەمسە چاو بەخێر بەیاخوا. ئاخر لەتیف خوا بگرێ بەس پێم بڵێ سەلام و کەلام و هەواپرسین پیلانی بۆ چییە ئەوە؟ تێناگەم تۆ ئەتۆم دروستەکەی، تۆ چی دروستەکەی تاوەکو دابنیشی وەڵا من پیلانم هەیە. پیلانی چی؟ ئەزن تۆ پیلان بە پیر تێگەشتبی. دەستەکەی ئەو شانازە خۆش بێت. خەبەرم هەیە 25 ساڵە یەکلی ناویتێ یەخۆ ئەو دەستە خۆش بە شاناز ئەو ناسێ لەتیف بۆیە 25 ساڵە نەیەشتووە دەستی بۆ بەریت یەخۆ ئەو دەستی خۆش بێت. ئافەرم شاناز ئەمیشە بەڕاستی پیاوانەیە، ئەمە لەگەڵتم ئەمەیان کاکە. لەتیف شایانی ئەوە نییە بەڕاستی. لەتیف ئەوەتە کە هەموو کورد پێ ڕابێرێ. یان ئەڵەشی ئەوانەی کاریان بۆ هێنانە دی ڕژێمێکی دیکتاتۆری ئەکرد لە هەڵەبجە ئەژیان. دەتۆ وەرن عەزیزان پێم بڵێن ئەم قسە یانی چی؟ ئەگەر نییە ئەگەر زەلام زانی ئەم قسەیە معناکەی چییە؟ من ئارام ئەحمەدیم بەشەر نییە لەم دنیایە بتوانێت پێمان بڵێ لەتیف چی و دۆ قسە و باسانە بەڕاستی. ئەو نامەیەشی نووسیوێتی بڕوا بکە ناو مۆبایلەکەمایە خۆشەویستان. خواوێکی دەدانەجا خوێندومەتەوە نازانم چی وتوە هەمووی کەلیماتی متەقاطعەیە. باشە کاکە یەک شیت نەچێتە سەر یەک زۆر سێرەوە کابرایە نازانم وە تێک چووە کاکە تۆ تەمەنێ هەیە کاکە تۆ تەواو بوویت سەرۆک کۆمەڵێکی کاکە لەتیف قوربانی دەستی شاناز ئازیزان. شاناز کە دوژمنایەتی بەرهەمە سەرلووسیە کرد کاتێک کە بینی بەرهەم بووە بەسەر و کۆمار وە لە ژنەکەی بەرهەم پێی ئەڵێن شاژنی نازانم چی یەکەمی عێراق باش نییە ئەمەیان پێوت ئیتر کێ چووە کەڵی ئەم شانازە. شاناز هەیە بوو بە نۆکەری پارتی و مەسئول بازانی بنەماڵی بازانی وتی بەس لەتیفم بۆ بکەن بەسەر و کۆمار بۆ ئەوەی پێم بڵێن شاژنی یەکەمی عێراق. ئەمە کاکە ئەمە شاناز وای لەکەی بەڕاستی ڕێک ئەم شانازە سەی لەتیفی تاشی سوار کەرێکی کرد ئاو دوی کرد بەسەریە بە هەمووی عێراقی جەڕای بەڕاستی. باشە کاکە جا ئەترسم ئەمانە پێشیان شانازی بێ کە لەتیف بووە بەسەرەوە کۆماری عێراق. باشە کاکە ئازیزانی ئارام ئەحمەد کەسێک 37 دانە ساڵ
بیری لە کارەساتێک کردبێتەوە باشە کاساتی هەڵەبجەیە مەگەر ڕەشە بزن بێت دوو لە ڕووی ئێوە ڕۆژی کارەساتەکەی بۆ لەبەر نەکرێت بەشەر هەیە نەزانە شانزەی سێ بەشەر هەیە بەڕاستی تۆ شەرم ناکەی داخەکەم ئەو مامجلالە کە سەدان جار ڕەخنەمان لێگرت ئەو سەرۆک کۆمارە لە دوایە بەرهەمە لووس و فواد مەعسووم و لەتیفە خڵەفا و ئەچنە جێگاکەیەوە مامجلال ئەمرێ لەتیف ئەچێ بۆ هەڵەبجە دانیشێ قساکات دەوەرە شێخ نەهرۆ بمێنێ کاک جا برادێک ژێڕایەوە لە ماوەیە وتی کاگەرم کاتی خۆی مامجلال لە هەولێر لە سەرکردایەتی دەبێ سەرکردایەتیش کوێ بوو ئەو ماڵەیە کە ئێستا نێشیرەڤان بازانی داگیری کرد بردی بۆ خۆی ئەڵێ لەوێ مامجلال مەشغوڵە بێ دکتۆر لەتیف ئەچێت و ئەوێ بچێت ژوورە بەلای مامجلال بەیکەوێ پێشمەکان ئەڵێ بڵێن دکتۆر لەتیف هاتووە باش نییە هاتووە بۆ لای مامجلال کە ئەچێت کا پێشمەکەش ئەڵێ مامۆڵا کابرایەک هاتووە ناوی دکتۆر لەتیفە و ئەوێ هین کات ئەوێت بێ بۆلات باشە مامجلالیش هەمویان ئەناسێ بەڕاستی باش نییە سەرقاڵە بێ ئەڵێ ئەم دکتۆر گۆلکەتان لە چییە ئەمە نەبڕایەوە جارێ ئیشمێ بەرە دەرەوە بۆسێت دوایی بە پێشمەکە ئەڵێ کێشەکانی تەواوە بێ ئەڵێ بڕۆ دکتۆر گۆلک بانکە لە ژوورەوە هەم مامجلال هەمیان ئەناسێ ئازیانی ئارام ئەحمەد باش نییە پێشمەکە ئەچێت دەرەوە ئەڵێ دکتۆر گۆلک کامتان مامەڵێ بێتە ژوورەوە مامجلال خۆی لەو سەردەمەیە زانیوێتی ئەمە دکتۆر گۆلکە کەچی دوای ئەم هەموو ساڵە ئەیهێن ئەیکەن بە سەرۆک کۆمار پاڤڵیش هەڵەسێ لەبەر خاتی پوری دیفاعی لەکە سەرۆک کۆمار هاتووە بۆ هەڵە کورە سەرۆک کۆماری چی کاکە پاڤڵ کورە داعی بە کاکە کورە سەرۆک کۆمار وەڵڵا قەشمەرە سەرۆک کۆمارەکەتان کاکە با قورئان حیا بەرێن ئازیزانی ئارام ئەحمەد سبەی شەو سەعاتی 10 شەنوکەوی کۆمەڵی بابەتان بووە کەم لە غەزەوە هەتا ئەگاتە سووریا هەتا ئەگاتە تورکیا هەتا ئەگاتە ڕووسیا هیندیش باشە هەتا وەکو ئەگاتە ئێران و ئالم بابەتانە سبەی شەو کۆمەڵی باستان پێشکەشەکەم هیوادارم کە سوود بە هەموو لایتان بێنن جا ئەمە بەزمی لەتیف بوو بەڕاستی خۆشەویستان بۆیە ئەوەی کە لەتیف کردی بەڕاستی بێڕێزی بوو ئەو کابرایە کۆتایی پێ هاتووە هەمومان پیرە بین لە واقعا خۆشەویستان بەڵام ئینسان کە پیر بوو ئەبێ بۆ خۆی لە گۆشەیەشی ئەم دنیا بە ئەدەبەوە دانیشێت پێویست ناکە کە من نەتوانم سیاست کەم کە من بیرکردنەوەشتم بە پێی تەمەن و ئەوانە تەرکیزم هەموو شتەکان شێوا بێ بۆ خۆم پێدەنگە بم کاکە ئەچم بەلا ژیانی خۆم و کاکە ژیان خۆ تۆ لەتیف ژیان نەدەمم زمانی ماوە نەژێری ماوە تۆ هیچ شتێکی نەماوە کاکە بەس پێم بڵێت و ئەم هەموو سامانە بۆچێ لەتیف بۆ کوڕەکە بەخوا بەشی 1000 ساڵی تتانەکە کاکە تۆ بۆچی دەکاکە نەمەکینەکە ئیشەکە نەدەمە ئیشەکە نەعەقڵە ئیشەکە هیچ شتێکی ئیش ناکا کاکە ژیان ئەتوێ چی بکەی بەڕاستی دێچی بکەی ئەچینە سەر بابەتێ خۆشەویستان ئەویش سەر بۆ تەواوەکەم و اینجا بەچێتانە هێڵم ئەویش مەسلەی هینە وەهاب هەڵەبجەییە خۆشەویستانی ئارام ئەحمەد وەهاب کە سەرۆکی دەستگای دژە لەلایەن حیزبەکەیەوە سەری تاشرا و ئاینێکی شانیایە دەست ئەویش لەسەر چی لەسەر کەیسی هین تەقینەوەکەی هەولێر ئەوەی کە ئەو کابرایتیا تیرۆر کرا ئەوەی لە هەولێر کوشتنەوەکەی بینی ئێستا کێجاف بوو ئەوە لەسەر ئەو باشە جا ئازیزانی من حیزبی کوردی هەمیشە بۆ جۆرەیە تا تاوانی پێ بکە تا خراپکاری پێ بکات پێتەکە کەی کاریشی پێ نەما بەجۆرە جۆرەکان ڕسواتەکە یانێتە بەڵێ هاوکارجاف لەسەر کەسی هاوکارجاف هەم لە هەولێر و هەم لە بەغا دەرگای فیدراڵی قراری لە سێدادانی بۆ دەرچووە بۆ وەهاب هەڵەبجەیە بۆیە هەمووشمان بەوە ڕاستی بزانین خۆشەویستان چونکە ئینسان لە دنیاە ئەگەر ڕاستگۆ نەبوو بەڕاستی هیچی پێ ناکرێت هەمومان ئەزانین ئەوەی کە لە هەولێر ڕوویا ئەو تەقینەوەیە باش نییە دیارە بۆ خۆی کە چێکردوێتی ئەگەر نا ئەوە بچێتە بەردەم دادگا بیاونتەیەکا کە بۆ نمونە ئێمە کارمان نەکردووە کارمان بەسەر ئەوە نییە لە کاتی خۆیان قسەمان سەر کردووە و ئێمەش دادگا و دادوەر نین هەتاوەکو دابنیشین خەریکی ئەوە بن کە چێکردی چێنێ کرد بۆ خۆی یاریەکان ڕوون بۆ و کاتی خۆ لە کاتی خۆشە بەلایف ئەمەمان باس کردووە باش نییە بۆیە ئازیزان بەپێی یاساکانی هەولێر و بەپێی ئەوەی بەغا و دادگای فیدراڵی سزای لە سێدارەدان بۆ وەهاب هەڵەبجەیی دەرچوو با بزانین بۆچی وەهاب و پارێزەرەکانی بە دادگایان دۆڕان و چێ لە پشتی ئەم دۆڕان و لێدانە بوو لە وەهاب هەڵەبجەیی چێ بە زیندوی گۆڕی بوو ئەم کابرای هەڵکرد هەمووشان ئەبێ ئەو ڕاستیە بزانن خۆشەویستان وەهاب کەسێکی نەخوێنەوارە
باش نییە لەبارەی فکریشەوە لە ژێر 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 سفرایە بەڕاستی لەبارەی سیاسیەوە وێرانەیەکە بۆ خۆی هەمووشان بزان لەبارەی معریفی و فکریشەوە ئەو هەر بەڕاستی دیاوانەیە سفر لە ڕاستیە تەنها وەکو هەزاران کەسیتر لەو کۆمەڵگایە هەلوو مەجارتر پێشەوە و دەستی بە کۆمەڵە شت گەیشتووە پارۆمارۆ ئەم بابەتانەوە بۆیە لێرەوە دۆڕانی لە دادگا باس ئەەکەم کە کێ بوون ئەوانەی کەڵاویان کردە سەر وەهاب و یاساکەیان با بڵێن وەهابیان بۆ شکڵ دەکرد ئەلەوە من گەرمامە ئایزە نازانم لای بم لای نەبم ئەمە بەخوا نازانم بەڕاست بۆیە ئازم شت مدێن بۆ من کاکە من قسە لەگەڵ کەس ناکەم گفتوگۆ ناکەم لەبەر تکایە کەس دەنگوشت بۆ من نەنێرێ من هەن نەهاتوم بۆ گفتوگۆ لەهێنا من کێشەی فەیسبوک و ئەوانم هەیە ئێمە تیکتۆک و پەیامەکان مەگەێنم لە فەیسبوکەکەیشەوە کردومەتەوە دوایش لە هەندێک شتە شوێنکا بڵاوێکەمەوە تەواو نەهاتوم بۆ چەلەحانێ و مناقەشە و ئەڵم باتەوە تکایە کەس دەنگوشت بۆ من نەنێرێ هیچ کاتێ بەتەمای ئەوە نەبن من لەگەڵ هیچ کەسێکە گفتوگۆ بکەم بەڕاستی ئەوە ئیشی ئارام محمەدی لایقەدا بۆیە ئازیزم سەرەتا با بزانین ناوەندی یاسا چییە ناوەندی یاسا ئۆرگانێکی یەشێتیە لە دوای کۆنگرەی چوارەوە دامەزراوە ساختە چیەکەیە کە ناوی تەلار لەتیفە بە پرسیاتی پێدراوە چونکە یەشێتەکان خۆیان هەمیشە و تویانە ئەڵێن یەشێتی ئەسپەکانی خۆی بەڕەڵاکە گوێ درێژەکانی خەڵک ئەهێنێت باش نییە ئەمی هیچێکە لەو گوێ درێژانە کە یەکێتی هێناوێتی دوای ئەوەی کە ئەسپەکانی خۆی ئەوە لێ کردووە گوایە پارێزەرە شارەزایە لە یاسایە بەڵام بەڕاستی وەکو بیستومەوەدا چون بۆ کردووە فری و دەرێکی عەجیبە باش نییە چونکە پێشتریش توانیوێتی حیزب و ئۆرگانەکانی حیزبەکەی فریو بدا و بە چاپەڕێزانی یەکێتی ژنان ببێ بە ئەندامی پارلەمانی کوردستان و چوونە نێو گەمەی سەرکردایەتی و کۆنگرە و ئەلەم بابەتانە کە پێشمە بۆ ئەندای سەرکردایەتی بۆیە ئازیزانی ئارام ئەحمەد ئەو کەسەی کە مایەکم بۆ بنێرێ دوای بلۆچێکم بۆی بەحاتی نێتە لایڤی منەوە خۆشەویستان سەرکردایەتیش خۆتان ئەزانن کە لە کوردستانە هەر هەمووی فشەیە ئازیزانی ئارام ئەحمەد هەمووی فڕۆ فیشاڵ و ئەلەم بابەتانەیە هەمووی خۆیان داێنێتەوە بە کورتی لە پەرلەمانیەکەیدا چەندە خێری بۆ حیزبەکەی هەبوو چەندە خێری بۆ خەڵک هەبوو بەخوا لەم کاریشە هەر ئەو نەخێری هەیە لەم شوێناکە ئاوادانیشتووە جا پاڤڵ بەرنامەیەکی هەیە کێ گەمژە بێ کێ نەزان بێ کێ کۆیلۆ گوێڕایاڵ بێ ئەوە پێش ئەخا بەڕاستی هەموو حیزبەکان لە باشووری کوردستان وایە خۆشەویستانی ئارام ئەحمەد ئینسانی عاقڵ و ڕۆشن بیر و هوشیاریان ناوێ ئینسانی گەلحۆیانەوێ وەکو کۆیلە چی پێوت بڵێن بەخوا کاکە بۆ خۆی ئەوە تەواو بۆیە ئەوەی بۆ ڕۆژێک سەردانی دادگای سێمانی یان دادگەکانی کوردستانی کردبێ چاک لەوە تێگەیشتووە کە تەلال لەتیف ناوی لە پولەکەی تەڕشتا نەبووە کاتی خۆی چونکە جگە لە داواکانی یەکێتی ژنان کە بریتێن لە تەلاق و تەلاقکاری و پارە و بژێوی و ئالەم بابەتانە هیچ شتێکی تریشی نەبووە بەخوا ئەوەیش عەزیزە نووسەرەکانش ئەتوانن ئەو بابەتانە یەکلاییکەنەوە ئیشی لەسەرکەن خۆشەویستانین بۆیە ئەم فشە شارەزایە هەستا قڕی کرد بەسەر حیزبەکە وەهابە باشە وە کۆمەڵێشتی کرد کە وردەوردە بۆتان باسەکەم هەوڵشیە لە هەولێرە بۆ نمونە هەنگاوانە بڵێ بەڵام هەر زوو لە هەولێر کلچیان قەتان نەیتوانی هیچ شتێ بکات و تەنها لە سێمانیەیە بە ناوی پاڤڵ و قوباتاڵەبانیەوە چی بێ بۆ خۆی جێبەجێیەک باش نییە هەساوە ئەمە کۆمەڵێک لە هەرە مەسینە هەڵگرێک ئاخر نبینی و ئەزیزان لە کۆمەڵگەی باشوورە زۆر سەری ئێستا مامۆستای زانکۆ مەسینە هەڵەگرێ پزیشکە مەسینە هەڵەگرێ دادوەرە مەسینە هەڵگرە پارێزەرە مەسینە هەڵگرە ئەمیش کە خۆی مەسینە هەڵگری پاڤڵ و قوبات و ئەلەم بابەتانە و بە ناوەکانی ئەوان بەکارەهێنێ هەساوە کۆمەڵی خەڵکی لە دۆری خۆی کۆ کردوتەوە بە ناوی پارێزەر و ئەلەم بابەتانەوە باش نییە بۆچیش بۆ ئەوەی کە کۆمەڵە شتێ بەلایە بەرێن ناوەکانیشم لەلای خۆم یاداش کردووە بەڕاستی بەڵام شایانی ئەوە نییە هەندێک کەسەیە کە ئینسان بەڕاستی ناویشی بەرێ ئەوە بکات مەسەن وەکو دانا جەمال و وەکو شاباز مەجید و وەکو حەمەخانەقینی و وەکو هێ من نازانم یاسین و شاسوار و چەند کەسانێکی تریان هێناوە لە دەری خۆی کۆی کردوونێتەوە باش نییە ئەمان چون کە سوودمەندن ئیتر بۆ خۆیان هینەکەنەوە نییە چی بڵێ ئەڵێن بەسەر چاو بۆیە ئیتر ئەمە حکایەتی تەلار و دیێوەکەی ئەلادینە لە سێمانیە بۆیە حاڵی دادگاکان حاڵی یاساکان حاڵی ئەمانە بۆ جۆرێک ئێستایی بینین باش نییە بۆیە ئەوەی کە قوڕی کرد بەسەر وەهابە ئەم تەلارە بوو باش نییە دوو پارێزەری خۆی شاڵاوی کۆسەر ڕەسوڵ بوون باش نییە بەو ناوە ئەو کاریان کرد هەمووتان ئەزانن ئازیزانی ئارام ئەحمەد یەکێتی حیزبێکی پاچە پاچەیە
کەس خاوەنی نییە هەر گروپە سەریان کردو بە یەکە هەر کەسە بەژەوەندی خۆی ئەپارێزێ بۆ ئەم مەبەستەش ملی یەکتر ئەشکێنن باش نییە من لە دنیای ئازیزان بەپێی تەجروبەی خۆم حیزبم نەبینیوە هێندەی یەکێتی سەرکردایەتیەکەی کادرەکانی ئەندامەکانی ئەوەندە ڕقیان لێکتر بێت هەر هەمویان ئایزان گۆڕ وێکتر هەڵەکەنن ئالێرا بەیەکۆ دانیشتوون لە دەرەوە جوێن وێکتر دەدەن من حیزبی وان بەڕاستی نەبینیوە یعنی حیزبێکە پێش کەسیان بەیەکەوە ئیدارە ناکەن باش نییە بۆ نمونە مەلابەتەشەنە قسەیەکە ئەوەی کە جوێنی پێدا مەخولە سەنگاوی قسە بکە ئەی کە جوێنی پێدا یعنی هەموو یەکێتی بەڕاستی بۆ جوێنێ باش نییە هەمیان ڕقیان لێکە ئەم ژنەش تەلار لەتیف بەچەی بیماری ئەم یاریەیە بۆیە ئەو جێگایان داوەتێ کە کەی بیانەوێ بەکاری بهێن بۆ بەژەوەندەکانی خۆیان بۆیە ئەم ژنە بووە هۆی شکستی خۆی شکستی پارێزەرەکانی حیزبەکەی لە کەیسی وەهاب هەڵەبجەییە کێشەی من لێرە ئەوە نییە وەهاب تاوانبارە کێ تاوانبارە گرنگەوەیە بە دادگاکان بڕیاریان داوە لەسەر وەهاب هەڵەبجەیی کە ئەبێ لە سێدارە بندە چونکە ئەو تاوانەکەی بەسەریان ساق بۆتەوە بەڕاستی باش نییە هەر ئەوەی کە ژنێکی ئاوا سەرۆکی ئەو دەستگایە بەڕاستی بۆ خۆی بەدناویە خۆی و هەندێک پارێزەری نەشارەزا ڕاستپێدراو بەبێ ئەوەی ئەم دۆسیە درابێت بە ناوەندە بێ ئەزمونونەکەیان باش نییە هەسان بۆ بەژەوەندی خۆیان دەستیان تێخست سەرەتا بە پێی زانیاریەکانی ئارام ئەحمەد کە لە بەغداوە بەدەستم گەیشتووە باش نییە لە دۆسیەکەی وەهاب هەڵەبجەییە زۆر بە ئاسایی ئەم دۆسیە ئەڕۆی هەتا کێ هەتا قۆناغەکانی پێش حکومدانیش کەیسەکە بە ئاراسی خۆیان ئەڕۆی باش نییە کە ئەم وای لێ هات حتا بڕیاژ و کە کەیسەکە بیباتەوە بەڕاستی بەڵام لە دوا قۆناغەکانیە شاڵاوی کۆستر کە بەمەی زانی کەوتە خۆ لە ڕێگەی ئەم تەلارەوە لە ڕێگەی هەندێک پارێزەری خۆیانەوە یاریەکەیان کرد و خۆیان کردە خاوەنی کەیسەکە ئەمەش بچیەوە بە ناوی ئەوەوە کە ئەمە ناوەندی یاسایی یەکێتی و پاڤڵ و قوبا تاڵەبانیە تەداخل لەم کەیساکە بۆ ئەوەی کێشێتەکەی و وەهابەکەی ئەمانە نەیدۆڕێن لە دەرگای فیدراڵی هەستان چیان کرد یەکەم جار هەستان بە دواخستنی و تەعجیلکردنی داواکە بۆ ماوەیەکی زۆر کە نزیکەی یەک ساڵی خایاندووە کە دوایان خستووە کە ئەمەش داواکەی هەم لاواز کردووە و هەم لە ڕووی یاسایی و دەستوریەوە بۆشایی دروست کردووە و مەجای داوە بە پارتی باش نییە کە ڕێگەیان بۆ خۆش کردووە کە بێتە ناویاریەکەوە لە ڕێگەی پەیوەندیەکانی خۆیەوە دەستیان خستە بابەتەکە باش نییە ئەمەش بەچی بەوەی هەموو پارێزەرەکانیان ئەوانەی سێمانیان لاداوە چون پارێزەری عەرەبیان داناوە بۆی گوایە ئەمانە عاشقە عەرەب بن و عەرەبەکان ئەتوانن باشکارکەن و ئەم بابەتان تاوان ئەمە زۆڕێتیە باشە ئەم نەخشەیەش چێ داینەوە شاڵا و تەلار بۆ لێدان لە کوڕەکانی تاڵەبانی ئەوانە کێشا بوویان و وەهابیان بۆ دەردە بردووە بۆیە تا سەرکەوتوو نەبن وەهابیش هەمیشە ئەو ماسیە بێ کە چاوەڕوانی ئەو قولابە بکات باش ینی هەمیشە هەر ئاوا بوەسێ هەر شتێکی وت بڵێکا کە تۆ هەبێ هەر بۆ خۆلیات دابنیشی چونکە تۆ تا داگای فیدراڵی لە بەغا لە سێدارەدەیە ئەوە هەولێر لە سێدارەدەیە ئەبە بۆ خۆت لە سێمانێت دابنیشی تو تەواو یعنی بەڕاستی وەهابیان کردووە بە کۆیلە بە هەموو پێوانە بە هەمومانەیە بەم جۆرە ئازیزان شاڵاوی کوڕی کۆسەت و تەلار و پارتی سەرکەوتوو بوون وەهاب لە بەغا و لە دادگای فیدراڵی سزای لە سەدادانی بۆ دەرچوو و لە هەولێریش بە هەماشک ئەمە وەزعەکەیەتی بۆیە ئازیزانی ئارام ئەحمەد ئەمەم بۆشی باس کردە ڕاستیە هیچ کاتێ مەبن بە پیاوی ئەم حیزبانە مێژووی پارتی بنەماڵی بازانی مێژووی یەکێتی بە سەدان هەزاران کاسەتی ئەوەی تێدایە کاکە باش نییە ئەها وەها هینیان بردماڵە ئاوا بێ ناویشی بۆ ئەو کوڕیتر وەهابی هین ئەوەی کاتی خۆی کە بە تەور جەبار فەرمان و ئەوانە ناو لە گەوڕەکەی ماڵی هینا کوشتیان لە هەڵەدن لە ماڵی غێب هەڵدنیا هینیان کرد وریا عەفو وریا نەبووە وریا کە خەڵکی سێمانی بوو یەکێتی و کۆمەڵە بەتایبەتی کۆمەڵە ناوەندی کۆمەڵە هەتا توانیان خەڵکیان پێکوشت باش نییە تەقیان لە فایق ڕەش کرد تەقیان نازانم دیان کەس لە سلێمانیا کرد شێوکیان پێترۆر کرد دواییە لە ڕادیۆی شێتی وتیان وەڵا ئەوەی کە ترۆر کراوە ئەوانە هەمووی بەعس کردوێتی وریاش ئەیزانی کە بەڵێ وریای هین ماموهاب اینجا هەسان کە وریا زانی پیاویان پێکوشتووە ئەو هەموو خەڵکە و لە دوایش ئەڵێن وەڵاوە بەعس کرد با بخۆن بەعسی نیم ئێوە ناوەندی کۆمەڵە بە نامەی ڕسمی بەمنیان تو ئەمانە بکوژن هەستان ئینیان کرد وریایان کرد بردیان لە هەڵەدن ناو گەوڕەکە لەگەڵ جەبافران بە تۆر کوشتیان پاشە پاچیان کرد و فڕیاننا بۆیە مێژووی پارتیەکەتی هەر بۆ جۆرە بۆ ئازیزان بڕۆ دەیان کەسی بۆ بکوژە چی بکە
کەی ئیشیان پێ نەما یەک شەختی هەڵ لە کونێکەوە یان خۆیان تەسفێ دەکەن ئەو کوژن یان چودام شش ئەوە دەکەن بۆی ئازیزان من ئیتر لەو جاتە قسە ناکەم بۆی کە زۆر ئەوە نەبێ سبەی شەو سەعاتی دا بە کاتی ناوەندی ئەوروپا 11 بە کاتی کوردستان لەسەر لە غەزەوە بۆ سووریا بۆ تورکیا بۆ عێراق و ئێران وەمانە کۆمەڵێشتان پێڵێم کە تاوەکو ئێستا مێدیای کوردی نەیوتووە چاوەڕوانی کەن تاسبێشە و من لە خزمەتان نابم ئازیزان ڕەنگیشە ئیسلامیەکانی چۆدە تووڕەکەم بەڵام کەیفی خۆیانێترە من بیرکردنەوەی و من بڕام ئاوایە و ئەلم بابەتانم بە قوربان خۆشەویستان احترام بۆ هەموو لایەکتان هەیە من ئەم شەویتە بەخواتان ئەسپێرم تاسبێشە و سەعاتی دەیەمەوە خزمەتان چاوتان لەسەر فەیسبوک و لەسەر تیکتۆکەکە بێت بۆ سبێشەوە ئەمە کولی قسە و باسەکانم کە کردمان لەتیفی مێدی شاناز ئەو هەر بۆ هین باسمان کرد بەڕاستی بۆ ئەوەی کەیترم حابەرەیە بەڕاستی شەرمەزاریە بۆ کورد کاکەجان یعنی بەداخەوە ئینسانی شەریف لە کۆمەلگای ئێمە جێ نابێتەوە ئینسانی عاقڵ و هوشیار بەڕاستی لە باشوورە جێگەی نابێتەوە تۆ هەمیشە ئەبێت ئینسانێک بیکە نەزان بیت گەمژەبی بەڕاستی ناحاڵی بیت بۆ یەکە ئەچن ئەمانە هەکەن بە هین بە پارێزگار و نازانم بە سەرۆک بە کۆمار و ئەنم بابەتان پۆست ئەدەن بەم هەموو گەمژە و نەزانە خۆشەویستانی من بەهەرحاڵ من لەو جاتە کاتان ناگرم ئازیزان بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ تاسبێشەوە یەمەوە خزمەتان بەخێرچن خواتان لەگەڵ